کاتێک بەفری چیاکانی کوردستان دەتوێتەوە و سروشت جلی زستانەی دادەکەنێ و دار و دەوەنەکان بە چرۆ خۆیان دەڕازێننەوە، حاجی لەقلەقەکان لە ناوچە گەرمەکانی جیهان بۆ ژیانێکی نوێ و زاوزێ خۆیان دەگەێننە گوندەکانی سەرسنووری ڕۆژهەڵات و باشووری کوردستان. کۆچی حاجی لەقلەقەکان بۆ دەریاچە و زۆنگاوەکانی کوردستان هاوکاتە لەگەڵ هاتنی بەهار. بۆیە لای مرۆڤی کوردم باڵندەیە بۆتە هێمای هاتنی وەرزی نوێ و مزجێنی ساڵی تازەی کوردی پێیە. داربەڕوو ناسراوترین درەختی زنجیرە کێوەکانی زاگرۆس، سەرەکیترین شوێنە بۆ هێلانەی ئەم باڵندەیە کە لە مێژە وەک باڵندەیەکی پیرۆز ناسراوە. بەنداوی دەربەندی خان و دەریاچەی زرێبار لەم دی و ئەو دیوی سنوور خەمی کەم ئاوی و تینوێتی حاجی لەقلەقەکان دەڕەوێننەوە. داربەڕوو، شاخوداخ، زۆنگا و دەریاچە و ڕووبار ژینگەیەکی لەباری بۆ حاجی لەقلەقەکان لە گوندەکانی دەرەتفێ، بیلۆ، کانیسانان و باشماخ ڕەخساندووە. ئەم باڵندەیە پێکەوە ژیانی لەگەڵ خەڵکی ئەم ناوچەیە هەڵبژاردووە. حاجی لەقلەقەکان ئێوارەیەکی تر بەڕێ دەکەن و چاوەڕوانی هیممەت و خۆڵی خەڵکی گوندن هێلانەی زیاتریان بۆ دروست بکەن تا بە ئارامی و ئاسوودەیی لەسەری بنیشنەوە و ئاسمانی دەرەتفێ بنەوەی نوێی حاجی لەقلەقەکان بڕازێننەوە. ئەم خەڵکە خۆشحاڵن بە هاتنەوەی حاجی لەقلەقەکان و پێیان وایە حاجی لەقلەق هێمای ئاشتی و بەختەوەری و هەڵگری پیت و بەرەکەت و زاوزێن. بۆیە دروستکردنی هێلانە بۆ ئەم باڵندەیە بووە بە بەشێک لە نەریت و کەلتوری ناوچەکە و ژن و پیاو بە هەرەوەزی بەشداری لەو نەریتەدا دەکەن. ئێمە هەموو ساڵێک لە ڕۆژێکی دیاریکراوە هێلانە بۆ حاجی لەقلەقەکان دروستەکەین بە هاوکاری ژن و پیاو. دەرەتفێ بە شاری حاجی لەقلەقەکان ناسراوە و لە شارە جۆراوجۆرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکانێکی زۆر سەردانی دەرەتفێ دەکەن بەهۆی حاجی لەقلەقەکانەوە. ساڵی 5 دانە 6 دانیان بۆ دروست دەکەین هێلانە، چونکە بەخاتر ئەوە لێ زیا ئەکەن، پێ لە زیاین هەر. لە ڕۆژهەڵاتی کوردستان دوو گوندی دەرەتفێ و بیلۆ بە شاری حاجی لەقلەقەکان ناسراون. ناوەندی ئاوایی دەرەتفێیە. لە پاڵ پەیکەری حاجی لەقلەق وەک هێمای گوندەکە جووتێک لەم باڵندەیە لەسەر ئەم هێلانەیە جوانی زیاتریان بە گوندەکە بەخشیوە کە چەند ساڵ پێش خەڵکی ئەم گوندە بۆیان دروست کردبوون. تۆزێ گەولاتر و لە تەنیشت ماڵەکانەوە پۆلێک حاجی لەقلەق بەجووت لەسەر هێلانەکانیان نیشتوونەتەوە. ئەم باڵندەیە بەجووت دەژین، واتە هەر مێرومەیەک هێلانەیەکیان هەیە و ئەگەر مێر یان مێیەکە بمرێ بە سەڵتی دەمێننەوە و تا مردن ئامادەنین لەگەڵ حاجی لەقلەقی تر جوود ببن. بۆیە بە هێمای مهر و خۆشەویستی و وەفا ناسراون. ئەم باڵندانە 35 بۆ 40 ساڵ دەژین. بەرزاییان مەترێک و درێژی باڵەکانیان 180 بۆ 200 سنتیمەترە. دەنووک و لاقیان سوور و سەرباڵیان ڕەشە. ئەم باڵندەیە بەر لە هاتنەوە جووتی خۆی دەستنیشان دەکات و پاش جووت بوون دەست بە هێلکەکردن دەکەن. هەموو ساڵێکی لەسەر هەمان هێلانەی ساڵی پێشوو دەنیشنەوە و هێلانەی دیکە داگیر ناکەن. حاجی لەقلەقەکان 2 بۆ 5 هێلکە دەکەن و بەسەرە لەسەر هێلکەکان دەنیشنەوە. لە کوردستانی کەونارادا واتە کوردستانی پێش فەتحی ئیسلامی پێیان وابووە حاجی لەقلەقەکان ڕۆحی ئەو زارۆکانەی هێشتا لەدایک نەبوون لە کڵاو ڕۆژنەی ماڵەکانەوە وەک دیاری دەبەخشنە خاوەن ماڵ. لە ئەفسانە کۆنەکانیشدا هاتووە ئەگەر حاجی لەقلەق لە سەربانی ماڵی هەر کەسێک هێلانە دروست بکات ڕزق و ڕۆزی ئەو ماڵە زیاد دەبێت. میهرەبانی و ژینگە دۆستی دانیشتوانی گوندەکانی دەوروبەری زرێبار وای کردووە
ئەم دەریاچەیە ببێتە سەرچاوەی سەرەکی ژیان و خۆراکی حاجی لەقلەقەکانی دەرەتفێ و کانیسانان و بیلۆ. ڕەنگە ئەم حاجی لەقلەقانە نەزانن دروستکردنی ئەم هێلانانە و ژیانی ئاسوودەییان لە پاڵەم خەڵکە چەندە گەورەی ڕۆح و میهرەبانی خەڵکی ئەم دەڤەرە نیشان دەدات. ڕۆحی مەزنی ئەو کەسانەی ڕێز لە باڵندە و ژینگە و سروشتی کوردستان دەگرن. لێوە دانیان دەستان خۆش بێ. دەستان خۆش بێ. ئەو وەسایلانە بێنە عیرفانیان.